بەڵا بینەرانی عزیز دیارە دەچینە لای بڕگەی لەگەڵ پەیامنێرانمان لە ئێستاشدا ئازاد عومەراوایی لە شاری سۆرانەوە ئامادەیە لەگەڵمانە. ئازاد سڵاوی خوارد لێبێ گەر پێم بڵێ کار و چالاکیەکانی ئەمڕۆی ئەو ناوچەیە کە تۆی لی چی هەیە و چی دەگوزارێت؟ بەڵا کاکجەلا سڵاو لە تۆ لە بینەرانی بەڕێز بێتن. من ئێستا لە فاکڵتی وەرزشم لە زانکۆی سۆران دیارە لێرە پێشبڕچەیەکی پایسکل سواری بەڕێوەچێتن لە نێوان کوڕان و کچان تیایدا ژمارەیەکی زۆر بەشدارن. پاشکەمێکی تر بڵین ئەم پێشبڕچەی پایسکل سواریە بەڕێوە ئەچێتن لەلایەن ڕێکخراوی ورە هەروەها بە هاوکاری زانکۆی سۆران بڵێن پێشبڕچێ بەڕێوە چێتن. من بۆ زانیاری زیاتر و قسەکردن لەسەر بەڕێوەچوونی ئەو پێشبڕچەی پایسکل سواری ئەچمە لای سەرپەرشتیارەکان هەڵاڵەخان سڵاوت لێ بێتن ئەگەر باس لە چالاکیەکەتان بکەن لەکوێوە دەست پێیەکەوە چالاکیەکەتان سوێن. بەڵێ سڵاو لە ئێوەش سەرەتا بەخێر بن. ئێمە وەکو ڕێکخراوێرە بۆ ساڵی دوم هەستان بەکردنەوەی پێشبڕکەیەکی پاسکی سواری بۆ کچ و کوڕانی دەڤەری سۆران بەخۆشحاڵی و ئەم ساڵیش بەشێکی زۆری بەشداربووان لێرە بەشدار هەر چوار قەزاکانی دەڤەری سۆران. ئەوەی جێ خۆشحاڵی ئێمە لە ساڵی ڕابرد و زیاتر چێژێکی زیاتری هەیە بۆ بەشداربووانە هەموو بەتەمەحەوە بەشدارەکەن. ئینشاڵڵا پێشبڕکەیەکی جوانە و سەرکەوتووە بێت و ئێمە لە ئێستا لە زانکۆی سۆرانەوە دەست پێکەن سکولی وەرزشێت دەچینە ناو فاکەڵتی ئاداب لەوێشەچینە فاکەڵتی پەروەردە. ئینشاڵڵا پێشبڕکەیەکی خۆشە بۆ هەموو بەشداربووان و ئامانجی ئێمە لێرە خزمەتکردن وەرزشوانان دەڤەری سۆرانە. ئینشاڵڵا جێ ڕەزامەند هەموو لایەکەم ئەمە جاری یەکەم و دووەممان یا جاری ئاخریشمان نابی ساڵان داهاتوو پێشبڕکەیەکە بەردەوام خەڵاتەکرێن و دواتر ئێوە چالاشەکەتان تاچوێ ئەبێتن و لە چێ کۆتایی پێدێتن و ئەوانێکەوە بەشداریان کردووە لە ستەمەنێکدانە. ڕێژەی بەشداریکردن نزیکەی 80 کەس دەبێت کچ و کوڕن تەمەنەکانت لە 12 ساڵی دەست پێکرێت تا تەمەنی 45 ساڵی. خۆشبەختانە ئەم ساڵە کۆمەڵیاندان پەرلەمانیش هاتن بەشداریان کردو ئەوەی جێگەی دڵخۆش ئێمە کە دیارە گروتینێکی بەهێزەوە بەشداریان کردووە. خەڵاتی ئێمە تا دێم خەڵەتەکاندا بنکران بۆ کچ و کوڕدا بنکراوە. ئینشاڵڵا مەسافەکەش تقریباً 5 کیلۆمەتر ئەبێت و ئەوەی ئامانجیمە لێ تەنها خڕکردنەوەی کچ و کوڕە لێرە بێکەوە بە کەوتەرکردنی پاسکل سواری و پاراستنی ژینگەی کوردستانیش. زۆر سپاس بۆ هەڵاڵەخان سەرپەرشتیاری پێشبڕچەکە. گەر کامیرمانەکەم یارمەتی دەرم بە کاک جەلال ئەمە دیارە بەشێک لە کچان و لە کوڕانیش لە دواوەی ئەوانەوەن کەوا خۆیان ئامادە کردووە بۆ پێشبڕچەیەکە بڵین پاش کەمێکتر پێشبڕچەیەکە لە زانکۆی سۆرانەوە دەست پێکات وەک سەرپەرشتیارەکەش ئاماژەی پێدا بۆ نزیکەی 5 کیلۆمەتر ئەم قوتابیانە بڵین ئەم پایسکل سوارانە ڕێگاکە ئەبرن و دواتر ئەوانەی کەوا دەبنە یەکەم خەڵاتەکرێن. بەڵێ کاک جەلال من ئەگەڕێمەوە لای تۆ. ئازاد عومەراوایی لە سۆرانەوە سپاس بۆی کە لەگەڵمانە بووی، سپاس بۆ زانیاریەکانت.